کۆمەڵێک قوتابین خریجی ئەم ساڵین هاتین ئەم پێشانگایە کە کرا کۆمەڵە بەرهەممان کۆ کردەوە بەرهەمەکانیشمان هی ناوخۆن هەنێکی کۆمپانیەکانی ناوخۆیە ئەوە تیشی خۆمان لە ماڵە دروستمان کرۆ بەرهەممان هێناوە بەرهەمەکانمان دۆشاوی گەزۆی دۆشاوی توی سپی توی ڕەش سرکەمان هەیە ئاوتکی گیاییمان هەیە ئەمانە کە بەرهەممان هێناوە ئەمە بە فرسێتێکی هەلی کارمانزانی بینە پێشانگایە ساخیان بکەینەوە ئەم پێشانگایانە تا ڕادەیەکی زۆر گرنگن بۆ خانمان بتوانین لێرە هەم دەربکەون خامان پەرە بە توانایە بنکە هەیەە هەمیشک و خریجێک بتوانین لێرۆ دەستکەین بە هەرێکی کالی بچووک بێ فرسەتێک بێ بۆمان بواری کشت و کاڵ و جوتیاری پیاوان زیاتر کردویانە لە دەرەوە پەرەیان پێداوە بەڵام زۆر گرینگە خریجەکانی کشت و کاڵ چۆنەڵی زیاتر بەرەو پێشەوە بڕۆن زیاتر خوێنکارمان هەبێت کە لە بەشە کشت و کاڵیەکانە پرۆ بەتوانەکانی خۆیان بن تا ڕادەیەکی زۆر بەشی کشت و کاڵی فەرامۆش کراوە لەگەڵ ئەوەی کە گرنگترین سەرچاوی بژێوی و خواردن بەبێ کشت و کاڵ نابێ ینی تۆ گەر کشت و کاڵە نەبێ ناتوانانی بژی لەگەڵ ئەوەشە زۆر پشتگوێخراوە من هیوادارم کە ئەم جۆرە پێشانگایانە ببێتە هۆی هاندانێک بۆ خانمان کە لە ڕێگەیەوە بتوانن کار و تواناکانی خۆیان پەرە پێ بدەن و زیاتر بیبن بەرەو پێشەوە ئەو توانانی کە هەیەە لە ماڵەکانی خۆتانەوە توانی دەست پێ بکەین ئێستا ئێمە لەبەر ئەوەی تازە دەستمان پێ کردووە لە ماڵەوە دەستمان پێ کردو بە ئیشەکە ئیتر وردە وردە پەری پێ ئەدەین لە ڕێگەی پێشانگا و زۆر زۆر گرنگام جۆرە پێشانگایانە کە تایە بناسرێت و بتوانید شتەکانە ساخ گرینگە ئێمە پەرەبین بە بەرهەمی ناوخۆیی لەبەر چەند خاڵێکی گرنگترین لەو خاڵانش ئەوەیە کە ئەو بەرهەمە ناوخۆیانە بە هەموو جۆرە خاڵی بێت لە بەکارهێنانی موادی حافزە کە زەرەر و زیان بگەێنێت بە مرۆڤەکان ئەم بەرهەمە ناوخۆیانە بۆ ئەوە سوودێکی زۆر زۆر گرنگیان هەیە لەبەر ئەوەی بە هەموو جۆرە خاڵین لە بەکارهێنانی موادی حافزە زۆر لی دڵنیایی لە کوالەتیەکەیان کە بەدەست بەرهەم هێنراوە و لە ناوخۆیان بەرهەم هێنراوە بە دڵسۆزانە ئیشی بۆ ئەکرێت و بە دڵسۆزانە بتوانانی ساخی بکەیتەوە لە وڵاتەکەی خۆتە وای لێ بکەی پەری پێبەی هەناردەی وڵاتانی دەرەوەشی بکەیت و چەند ئەڵی ببێتە براندێکی باوەڕ پێکراو لەبەر ئەوەی کە ئەمە خاڵیە لە هەموو جۆرە موادێک کە زیان گەێنێ بە تەندروستی مرۆڤەکان.